هەر چوار پارچەی کوردستان لە دەرەوەی وڵات لە وڵاتی نەڤید ئێمە ئیدانەی ئەو کارە نامرۆڤانەی پارتی دیموکراتی کوردستان دەکەین کە لە بەرواری 5/8/2021 سێ ئەندامی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕۆژان کە لە ساڵیادی شەنگال دەگەڕانەوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە تاکو ئێستاکە بێسەر و شوێن کران. ئەم کارە نامرۆڤانەی پارتی ئێمە ئیدانە دەکەین و ئێمە وەکو ژنان هەر چوار پارچەی کوردستان لە نەرویجەوە داواکارین کە بە زووترین کات پارتی دیموکراتی کوردستان ئەو ئەندامانە ئەو ژنانە ئازاد بکە. بۆیە ئەگەر کاری پێویست و جدی نەجرێتە بەر ئەوە ئێمە ناچارین لێرە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگای حکوومەتی نەرویج و سەرجەم وڵاتانی دنیاوە ئەو کارە قێزدەونانەی پارتی بە دنیا بناسێنین. بۆیە داوا دەکەین بە زووترین کات ئەو سێ ئەندامە ئازاد بکرێن. سەرڕای ئەوەی کە ئێستا بارودۆخی ژنانی باشوور لە بارودۆخێکی زۆر خراپە، ڕۆژانە ژنان توندوتیژیان دەکرێتە سەر، دەکوژرێن، تیرۆر دەکرێن. ئێستاکە شتێکی تریش زیادی کردیە، ئەویش ئەوەیە کە لەلایەن زوود بنە ماڵەوە خانمان ژنان دەڕفێنرێن و بەسەر و شوێن دەکرێن. ئازادی بۆ بەڕێز خەولە محەممەد، سەیران ئەحمەد، جوان عەبدولباقی. ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی.